حاجی قادری کۆی دەڵێت یەکێک لە بەدبەختیەکانی کورد ئەوەیە کە نووسین و تۆماری تایبەت بە خۆیان نییە، واتە مێژوویەکی فراوانی نووسینیان نییە بە خۆیان. تۆ لەو بوارەوە چیمان پێ دەڵێیت؟ بسم الله الرحمن الرحیم. دووبارە سوپاس بۆ جەنابتان. من وەکو کەسێک بە ئەزمونێکی کەمی خۆمەوە کە هەم خوێندومەتەوە و کەمێکیشم نووسی بێ و لە بوارەکەی خۆشم داوەکو مامۆستایەکی ئاینی کە پیشەم وتارخوێنی مزگەوتە کە وتارخوێنیش کۆڵەکە ئەساسیەکەی بریتە لە خوێندنەوە ئەو گوێگرە بە ڕێزانەی لەبەر خاتی پەروەردگار دێن بۆ بەجێهێنانی فەرزی جومعە لە مزگەوتادا دەنیشن. هەر ئەوە نییە کاتێک بەسەر بەرن و دوورکات نوێژ بکەن و بڕۆنەوە دوورکە دوو خوتبەکە لە جیاتی دوورکات نوێژی فەرزەکەواتە دەبێت زۆر گرنگی پێ بدرێ بۆ دین و ژینی خەڵک. ئەوەی کە من تێب گەیشتبم لە دین و لە ژین ئەوەیە کە مامۆستای ئاینی پێش هەموو شتێک پێویستە شارەزایی باشی هەبێت لە قورئانی پیرۆز. بەڕاستی خوا گە بڵیت قورئان تەنها کتێبێکە کە کیفایەت بێ بۆ هەموو بوارەکانی ژیان بەسە و لە قورئانی پیرۆز وەکو مصحف دواتر تەفسیرەکانی قورئان. مامۆستای ئاینی زۆر گرنگە بەردەوام بە دووی سەرچاوەکانی تەفسیر هەم کۆن هەم نوێدا بگەڕێ. هەر تەفسیرێک کە دەخوێنیتەوە کە ئەوەش بەخشش و بەرەکەتی قورئان دەردەخا کە تەفسیری قورئان کۆتایی پێ نەهاتووە، واتە هەر سەردەمێک کە دێ زانایەک دەست دەکات بە توێژینەوەی قورئان لە بوارێکا سەرکەوتوو بۆ تێیدا کەسێککە لە بوارێکی تردا مامۆستای ئاینی بە پلەی یەکەم زۆر زەرورە خۆی شارەزا بکە لە تەفسیری قورئاندا. دومیان لە فەرمودە زێڕینەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە وەکو مانا و شیکەرەوەی ئاەتەکانی قورئانوان و ڕێنماییەکانمان بۆ بەختەوەری دنیا و قیامەت دەدەنێت. دوای قورئان و فەرمودە ئەوەی کە جەنابەت فەرمودە حاجی کاتی خۆی فەرموویەتی بەدبەختیەکانی میلەتی ئێمە ئەوەیە گرنگیمان بە زمانی خۆمان نەداوە. زۆر ڕاستە ئەوەتە ئێستا ئێمە دەبێت زۆربەی کات نووسەرەکانمان لاوەکانمان خەریکی وەرجێڕانی کتێبەکانی زاناکانی خۆمان بن. لە ڕوویەکەوە کارێکی باشیان کردووە کە میلەتی کورد ئەم زانانەی هەن لە عەرەب باشتر دەتوانن بنووسن، لە فارس باشتر دەتوانن بنووسن، لە تورک دەتوانن باشتر بنووسن بە زمانی ئەوان نووسیویانە لەبەر خاتی ئیسلامەکە. بەڵام ئەی میلەتەکەی خۆمان میلەتی خۆشمان زۆر پێویستی بە بابەتەکەی خۆمانە بە زمانی خۆمان. کەواتە مامۆستای ئاینی لە دوای قورئان و فەرمودە پێویستی بەوەیە زانستەکانی سەردەم بێنە بیان خاتە خزمەتی قورئان و سونەتەکەوە. بۆ نمونە هەر نمونەیەکی یاسای عەرزی بەڕێستان کەم دوو کتێب هەیە، ئايات الله في الآفاق، آيات الله في الإنسان، زانای پایبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی نووسیوێتی. ئەمە هەر تەفسیری قورئانە، بەڵام هاتۆ چی کردووە؟ هاتۆ لەسەر ڕۆژ قسەی کردووە، لەسەر خۆر. قورئان باسی خۆری کردو ئەو هاتۆ لە ڕووی زانستیەوە خۆر چۆنە، مانگ چۆنە، زەوی چۆنە، سوڕانەوەی زەوی بە دەوری خۆی خۆردا چۆنە، پاشان هاتۆتە سەر باڵندەکان، هاتۆتە سەر ماسیەکان، هاتۆتە سەر ڕووەکەکان، هەموو لە قورئان ئاماژەی پێکراوە بە کورتی ئەم لە ڕووە زانستە سەردەمێکەوە باسی کردووە. هاتۆتە سەر لاشەی مرۆڤ وەکو پزیشکێک هەل لە چاوەوە، لە گوێی مرۆڤەوە، لە خوێنی مرۆڤەوە، لە نینۆکی مرۆڤەوە، لە دەستەکانی مرۆڤەوە، لە جونگەکانتەوە، هەمووی لە قورئان فەرمودە دەرێناوە. هیچ کەسێک نییە تەنانەت کەسێک کە بڕوای بە ئاین نییە بڵێ ئەمە ناسەلمێنم، چونکە ئەمە بابەتێکی زانستیە، هەموو کەس پێویستی پێیەتی وە سەلمێنراوە لای هەموو کەس. چەند جوانە، چەند شیرینە مامۆستای ئاینی ئەم بابەتانە بخوێنێتەوە، زۆری ئاگای لێ.